سلمى خان تۆ لەکوێیت؟ دەبرە خۆ ناخۆم وەرە وەرە بەر پەنجەرە جێل جێل لە جاری سلمى خانی دڵ لە دڵێ وە شەرەفم کردومی بە شەریکی کلیکۆر یەتر پێویستن نییە لە ماڵان نان بکەی وەرە وەرە بەر پەنجەرە سەلە ژیان کوای کوای سلمى خان بشرفم وبروشية مكي ولا بزال حالكم بنا موسم السواد للتراويح حكم دولا دولا بابش الساشير بابوي نعم لا تمشوا ئەتەسم سمەژور و خەبەری بێتەوە ئاخۆ چیم پێ بڵێ فافتم تەنێ بنێمەوە هەتە نەخەویش ناچێتە چاوە من لێرە لەم گەڕەکە لەدایک بووم لە ماڵێکە لە ماوەلیا ماڵی باپیر کە تەریش باڵی پیرەمێرد بوو و یادەواری من
ناڵی من کەی بیرم بێتەوە دایم ئەم گەڕەکەی. ئەم دیوارە تا ئەوێ یادگارێکی سێری لای من هەیە. یادگارێکەش ڕیکلامی سینەما و گرتنمان لەلایەن پۆلیسەوانێ. ئەمە کاتێک تەمەنم 8 ساڵان بوو، بە تابەتی ساڵی 1950. بۆی کە زۆر حەزم لە سینەما کرد، لە کەرکووک لەگەڵ مامما بووم، سینەمایەکم بینی سێر نووسراوەم سینەمایە سینەمای جوڵەیە، بەلامەوە زۆر سێر بوو. بای چەند بوو؟ بای 2 دینار و نیو. 2 دینار و نیو. تم مامە تەمە لە من گەورەترە، ئەو پاری پێ من پارم پێ نییە، تم حەزەکەم ئەو سینەمایان بۆ بکڕی. ئەویش خەڵەتانمی تی باشە بەسەر چاو بۆ دەکڕم. ئەو بوو بۆی نەکڕیم. هاتمەوە بۆ سلێمانی، لێرە لەگەڵ ڕەوف حەسەنی هاوڕێم و لەگە هاوڕێکانی ترم باسی ئەومان کرد من سینەمایەکی جوڵە دروستەکەم لە ماڵەوە. ئێتر بە خەیاڵی خۆم پۆستەرمان دروست کرد، بە دیوارێک هەڵمان نووسی سیناکەم نانا سینەمای ئەتڵەس، چکە لە جادێ ئەتڵەس ئەو سینەمایان بینی بۆ ناوە ناوم نا سینەمای ئەتڵەس. ئەنجا خۆشەکەی لەوا بوو بیتاقی چلی و هەفتاوی نەوەیشم دەستنیشان کردبوو، چلی بەچەنە، هەفتایی بەچەندنەوەی بەچەند، لە کاتێکا لە ژوورێکی دووبەسیا بووم ماڵەکەمە. ئەو خیاڵم کرد ئەو لای من ئەو ژوورێم بوو بە هۆڵێکی گەورە، قاعەکی گەورە. وام خیاڵە کردەوە ئەو کەسانە بێنیان چدا ئەو ژوورەوانێ جێگای هەموو کورسەشی تیا بێتەوە. بە خیاڵی مناڵیە. کاک ڕەوف دەسوقەتی خۆش بوو، بە سوور بۆی نووسیم. هەموو پۆستەرەکانمان ئەلێرە هەڵواسی دیعای سینەماکە و ناومان نووسێت. قەڵە باڵغ لێرە دروست بوو، خەڵک هاتە ئێرەوە سێری ئەو شتانەیە کرد. ئەو زەمانە هاچی سوور بەشتی سوور بنووسرا وازانی شوێعیە. پۆلیسیەکە لێرەوە هابرە چای بە پۆستەرەکان کە و ئێمە لێوا وەستا بووین. سەری خەڵکمانە کرد، سەری پێما خۆ سەری پۆستەرەکانیە کرد، ئەی خوێنەوە. وتی ئەمە چییە و چێک بڵا هەمووی پڕ کردی ئەوانێ وتی چێ نووسیوەتی؟ ڕەوف حەسەن کاک ڕەوفتی من نووسیومە. ڕەوفی برد بە پۆستەرەکانەوە بۆ مەخفەرێ بوو لە ساموکەران. من چاوم بۆ کرد ڕام کرد، چووم لە ماڵی جەدواغا لێوە کوپۆشتیانە بوو لای خۆم شاردەوە. پاش تۆزێک 6 پۆلیس و بارچاوەشێک هاتن، دایکمان دانیشتبوون. دایک وتیەوە عەبدولی کوڕی منە و ئەو هی سینەما با سینەماکە کوتی دیزەکی خانی چی لێ ناکەین؟ ئەی من چەند سوالێکی لێکەین. منش پێم خۆش بوانات ئەمان ناسن. وتیان وەرە دەرەوە. هاتمە دەرەوانی وەڵایەتر لێرە هەتا ئێرە باش بوو، مەزعم باش بوو. لێرەوە تاک مەخفەرەکە لیاننا لەوێش کردیانینە سێکەم ڕۆف حەسەن لە ئەو دەستەکەیە منیشان قسە ئەوە دەستەکەوانێ سەعاتێ لە من گرنگ ئەوە سێر بوو. ئەو مەخفەرە یەک خوێنەواریتیان نەبوو. وڵاتێکە زانی سینەمایە لەچی شەقازلێشیان لیان و بەریان نە. هەمان کورسیە کۆنەکان هیچ گۆڕانکاری بەسەر نەهاتووە. بەڕاستی زۆر گرنگم کورسیانم کە خۆی ماوەتەوانە. جاران کە لەسەرم کورسیانە دانیشتین وەمان نەزانی لەسەر جوانترین مۆبیلە دانیشتوین. مۆبیلەی نەرم کەچی ئەم کورسی ڕەق و تەقانش بوو. خۆشی سینەماکەوەی لێ کردبووین جۆمان نایە کورسیەکان هەر چۆنە بێ. ساڵی 64 بوو. هەر لەم سینەمای سیروان لەنەوەی دانیشت بووم. طبعا زەمن شۆڕشی ئەیلولە ڕژێم ئەو کاتە کۆمەڵێک سەربازی هێنابوو، سەربازی عەرەب بۆ شاری سلێمانی بۆ قەزەی شەڕی کورد، بۆ شەڕی پێشمەرگە. جا عەسکانە هاتن بۆ سینەما. ڕۆژێ هاتم دانیشتم، سوتفە لەم لامەوە
سەربازە دانیشت بوو ئیسار بیرمێت چەکەی سیمینۆ بوو پێی بوو دای نابوو لولەکەی ئاوە لە من تون کرده بووم بە خەیاڵی خۆم وتم ئەم فیلمەکە ئیش بکەوە ئەم پیاوە داڕغە لێ باو ئەم سەربازە و سوود فیشەکەی دەست دەست وەڵا یەکسەرم کوژێ نەشمێرە یەکسەر هەڵسم و بچمە شوێنێکی کەوانی هەسام بۆی هەز نەکات چوومە خوارەوە لەنەوەی بوو لەسەرەوە بوو چوومە خوارەوە هاتمەوە سەرەوانێ چوومە پێشەوە دانیشتم لۆژ بوو لە پێشەوەتم لۆژی بەتاڵ بوو لەوێ دانیشتم فلیم دەستی پێ کرد فلیم ڕۆژ کاتێکم زانی زرمە هاو سرم کاز بوو کەوتمە هاوار خەڵک لێم کۆ بۆ چییە ئێتر وردە هینم هاتەوانێ سێرم کرد ئاسکەرەکە تەقی کرد کە تەقی کرد زرمەکە یەکسەر فیشەکە سەریم ئەمە تیغی کرد و یەکسەر شوێنی ساحبی هەواکەی کون کرد ئاسکەرەکەش ڕای کرد نەجرە ڕای کرد هەستم کرد یارم ئەوساوە تا ئێستاش هەر ئەو شوێنە بەسەرمەوە ماوەتوانێ بتم بەس نەبوو لە هەدانیشتم ئێستا ناوچێڵ گرتە بوو ماڵە تۆ سێ ئەم مردوبرا چۆن خۆی بێعەقڵ کردووە کورە خۆشەویستی چی و تەڕەماشی چی مردۆمرێ کاوە بڕۆ شیری شێرەکە بێنە بابی خۆینەوە ئەمنا هەزاری وەکو ئەو دانیشتە لوژەگری عیب ناکەی ئەمە یەکەم حیواری یەکەم شانۆگەری بوو کە من ساڵی 69 نمایشم کردووە شانۆی بڕیار و ئەنجام تەمەنیەم هۆڵە 64 ساڵە یعنی 64 ساڵ لە خزمەتی هونەری کوردیا بووە زۆرینەی هونەرمەندانی کورد شانۆکارانی کورد لەسەر تەختەیە ئەم شانۆیەوە هاتە دنیای شانۆوە من خۆم خودی خۆم وەک عەبدوڵی حەمەدجوان 18 کاری نمایشم لە کارە شانۆیەکەم لەم هۆڵە پێشکەش کردووە لە یەکەم کارم وانێ وە زۆربەی کارەکانم لێرە نمایش کردووە لێرە زۆر فیستیڤاڵ ئەکرا فیستیڤاڵی موزیک ئەکرا فیستیڤاڵی شانۆ ئەکرا ئەم هۆڵە هەمیشە جوڵەی تیا بوو بەڵام لە هەمووی ئەوەختاوە تازە نەبوو ئەمە ئێستا تازە کراوەتە لە نەوەکانە تازە کرایوانێ ئەم سەقفەی هەموو جانفاز بوو ئێرەش جانفاز وەڵام پڕی بوو لە کۆتر هەمووی کول بوو ئەتر جاری وا بوو کە دەرسی لێ دەکرد پەڕە هاتە خوارەوە بەسەرتا ڕێقنا ڕێقنا هەر باز ناکرێت کە هاتەوە بەسەر کارەکەم سەفرێ لە جەنابی فەیدشا ئالێرە دانیشتە بوو مەزم ئەلەم شوێنە بوو سەر مێزێک ئەبووە شۆرباکە بخۆی وەڵا کاتێکم زانی یەک ڕێخنەی تێکەوە خوایە ئەبێ بیشی خۆمەوە هەڵی خوڕێنم چی بکەم وەڵا بە کەوچێک ڕێخنەکە مافڕێ ئەو لاوە بە خۆشم شۆرباکە مەڵ قوڕێن بۆ یەکەم جاریش من کەوا بەڕاستی بینەر ناسیمی وەکو شانۆکار وەکو نەرمەندێکی شانۆکار هەر لەسەر ئەم تەختەیە بوو لەم هۆڵا بوو دنیا نازانم ئەو سەردە بە دنیا بەفرە باری لە ئیسا سارتر بوو چلەی زستان کەچی و خەڵکە گوێی نایە نەگوێە سەرما لە هاوینە گوێە گەرمەتەنا دووم بڕدەماندانە لە هاوینە لە زستانە عەلادیریش نەبوو زۆپاش نەبوو خەڵک گەرم کاتەوە کەچی و خەڵکە چەند بە شەوقەوە هاتن بۆ کاری هونەری کەچی سا بەداخەوانێ هۆڵەکانمان کە ئیشی جات دەکرێت 2 ڕۆژ 3 ڕۆژ 4 ڕۆژ زیاتر بەرگە ناگرێت بەداخەوانێ کەچی ئەو وەختە بە دوومان
بە دوومان زیاتر نمایش لێراکە خەڵک بە بلیتە بڕیاها بۆ سێری کاری شانووی کە چیستە بە بەلاش بێ پارەش خەڵک نایە نازانم شانۆی چیەتی بۆی بەسەر هاتووە خەتای ئێمەیە خەتای تەکنۆلۆژیایە خەتای سەردەمە خەتای چییە بۆ هۆڵەکان چۆڵن الحكم لله بلان تنزات وصفات إخوة ما سالك وأن من يدع من مكة رسول الله فني يا زهنية رسول الله فني وظيفة هو البريني جوا البرينة أنشع سامي خويا لە پێش ڕاپەڕینە چەندها کارە کرا ئەو کارانەوەی لێگەجار بۆ مزاهرە لێرە خەڵکە بۆ مزاهرە ئەو بە هوتاف کێشان خەڵک بە مزاهرە چۆ دەڕەوانێ بۆیە ئەو خەڵکە پێشوازی و باوەشی گەرمی بۆ هونەرمەندان و بۆ کاری شانی و کاری مۆزیکیش کرد بۆ چکە لەبەرەوەی کە ئەو شانەی پێشکەشمانە کرد پێویست بوو بە قەزەی میلەتەکەمانەوە ئەو سەردەمە کە ڕوبەڕووی ئەو ڕژێمە ئەبووینەوانێ کە ڕژێمی چی بووکەوە سەرسەختانە بەرامبەر بە ئێمەی کورد ئەویست جونۆسایدمان کە جونۆسایدی تەنها وەک جەستەنە جونۆسایدی فکر و ئەقڵ و هەموو شتێکمان بکە بەڵام خۆشبەختانە هونەرمەندی کورد ڕۆشنبیری کورد ئەدیبی کورد بەڕاستی ڕۆبڕۆیان بووانێ شانۆ ببوو بە قوتابخانەیەک بۆ دەرسی مرۆڤایەتی دەرسی پێشکەوتنخواز دەرسی نەتەوایەتی و بینەریش بەڕاستی زۆر چێژی لێ وەرگرت بینەر لەگەڵمانە ئاوێت تا بوو لەگەڵ کارەکانمان لەگەڵ شانۆکانمانە شانۆ بینەر ببوون بە یەک جەستە لە خۆشەویستی یەک جەستە لە مەقاومەت یەک ڕوح یەک عەشق یارە چەند نەزارە خەی گرداکە یارە ئەو ئاڵەی لەبەردێ ئاوی شیرینی شارە ئەو کارێزەی لەبەردێ ئاوی شیرینی شارە بەڕاستی هونەری مەقاومە بوو ڕژێم ئەیویست لە ساڵی هەشتاکانە ساڵی هەشتا و سێویست کەوا دیەکان چۆڵکا و دیەکان لە خەڵک بکڕێتەوە ئێمە تەنەکەمان کرد تەنەکە تەواومە لە خەڵکە کرد ئەرزەکانتان نەفرۆشن دیەکەتان مەفرۆشن هەموو مەقاومە میلەتەکەون ئەخسە بەردەستی بینەر بەڕاستی کە هاتە شانوەکان هەستە ها بۆ مەکتەبێک ئێتە مەکتەبێک کەوا پێی بڵێ مەقاومە بکە پێی بڵێ بەردەوام بە ساڵی هەفتا و سێ بوو ویسمان شانۆگەری بکەین کۆمەڵ شانۆی ناوی شێخی تەپلە ڕەش بوو بۆ ئێوارە چوین بۆ پرۆڤە کاک نەوزامری کە دەرهێنەری کارەکە بوو وتی وەرن کۆ بنەوە سێکرد نامەیەکیان بۆ ناردوین لایەن چەند شێخ و دەروێشێکەوە حورمەتم ئەو بۆ ئەو کەساناڵێم کە ئەو نامەیان ناردەبوو ئەڵێ ئەگەر بێتە ئەو شانۆی نامەیە بکەن ئێوە شانۆی پێشکەشکەن ئێمە شانۆکەتانە تەقێنینەوە تێڵێن چی
هەموو ستافەکە هەموو کە کۆبووینەوە وەڵی بشمان تەقێنەوە هەیەکی تەنانەت پۆستەرەکانمان هەمووی زەربی لێرا بوو لەسەر لە جادەکانێک بەڵام هەموو بوو بەڵام خۆشبەختانە بۆی کەوا خەڵک جمهورێکی زۆر لە باتی جارێک شانە پێشکەشکردن دوو جار بەیانی پێشەوەی ئێوارەش پێشمان چکە بەر ناکەوت وطنی من کوردستانە یادگاری هەمومانە ئای خۆشەویستەکەم بەدوعا ئینشەڵڵا یەکتیە بینینەوە بەدوعا 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 سلەیمانکەر میراتی گالیلۆ گوڵاڵە تەنەکە مام ڕسوول چێ ئەڵێ وایە چێ ئەڵێ وایە پاشە چۆن هەروە بە ئاسانی باوەڕی پێ بکەین منی شەڕوا بە ئاسانی بڕای پێ ناکەم و تاقیەکەمەوە کاک جوان چۆن بەڵام ئەم قسانە بە پێچەوانی ئەو یاسانەیە کە 2000 ساڵە پێغەمبەر وایە چونکە ئەوەی کە تۆ ئێستایشینی لە من بەولاوە کەس دەمەیی تۆ دووەم کەس بەڵام ناشێ مام وەک سەوی پێ و سەوی بە ئەستێرە دابنێ ئەشێ چوو بە سەرچنار بە ژیان بڵێ بۆچی نهاتم هەی ئازاد بۆ پێینەڵێ خۆشە چی بە سلێمانی نامێ ئازاد پێ بڵێ چکە خۆ دەزانی ئازادیش کوڕێکی خۆزە تێگەڵن چی خۆ پێگەم ئێ نەچم پێڵێم باش من هەر لە مناڵیەوە حەزم لە وەرزش کردووە وەکو مناڵێکی کەنا وەکو مناڵێنێکەوە حەزیان زۆر لە وەرزشە حەزم هەموو لە یاریەک بووە لە یاری ساحە مەیدان ڕاکردن
لە بالە لە باسکە لە شەق بەڵام زیاترەوەی کەەوە باسی کە من لە ناوەندیەوە زیاتر خۆم دۆزیێوانێ یاری باسکەم هەڵبژارد وە بالەش بەڵام بە سەرەکی یاری باسکە حەزم لە باسکە زۆرە کرد لە بەغا ساڵێک خوێنومە ئەو ساڵە لەو مەکتەبەکە خوێنومە منێش هەڵبژاردی و مەکتەب بووم لە یاری باسکەش و بالەش و تێنسیشە و یاریکەرێکی باش بووم کە دەستپێکردنی من لە تیپی هەڵۆ بوو تیپی هەڵۆ تیپێکی تایبەت بوو باسکە لە شاری سلێمانی هەمومان یاریکەری باسکە بووین تەبەن ئەو یاریکارانی کە لەگەڵ ما بوون بەڕاستی یاریکەری زۆر پرۆفشناڵ بوون توانیان بەڕاستی لە هەتا لە هەڵبژاردەی ئەم شارە شاریانەکە بەڵام من ئێمە دەرەجە دوو بوون من خۆشبەختانە وەک یاریکەرێکی ئەو تیپە یاریمە کردووە بەڕاستی لە چەند قوتابخانە و خوێندنگایکی شاری سلێمانی وانەی وەرزشم و تۆتەوە هەر وەرزش بووم بە مامۆستایەکی تایبەتبەت بە پسپۆر لە وەرزشە حەکەمیشمە کرد حەکەمی بالە حەکەمی باسکە حەکەمی سەبەتە حەکەمی تۆپی پێ حەکەمی تۆپی دەست حەکەمی تێنس حەکەمی ساحە و مەیدان خۆشبەختانە من یەکەم کەس بووم کە بەرنامەی وەرزشم پێشکەش کردووە لە باشووری کوردستان لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان لە دوای دامەزرێی تەلەڤیزیۆن بەرنامەی وەرزش من و خوالی خۆش بوو مامۆستا هەڵگورد و لەگەڵ ڕزگار کەمال ئەوەی بەلامەوە زۆر سێر بوو کە ئەو وەختەی تەکنیکێک نەبوو هیچ شتێک نەبوو بیرمێت لە موبەقە جاری بە تەسویرمانە کرد لە موباقەی ماڵی مامۆستا هەڵگورد کارەبامە لێ کوژا وەختە کارەبا زۆر زۆر کەم بوو تەلەفۆن بۆ کارەبا بکە اینجا خۆش و باگڕاونی بەتانیمە هەڵەواسی بەتانیەکانی ماڵی مامۆستا هەڵگورد خوالی خۆش بێ دەمێ سوورمان دەمێ سەوز دەمێ شین دەمێ مۆر هەر بەتانیەک جوان بۆی هەڵمانەواسی لە پشتمانەوەمان کرد بە باگڕاون وە کورسێکی ناخواردنەکەشمانە کرد بە کورسی و دامان ناو لەگەڵ مێزی ناخواردنەکە لێت بەرنامەمان پێشکەشە کرد بەڕاستی ئامادەمانە کرد و ئیشە ئەشمان ئەمان ناردە سەرەوانێ جگەلەوە من زۆر جار چاوپێکردنی وەرزشمە کرد لە مەلعبەکە ئەوەی خۆش ئەو ڕۆژە تەلەڤیزیۆن وتیان کە عەباسی کاکە یاری هەیە یاریەکان لە تەلەڤیزیۆنی ئێرانەوە نەقڵەکرێ نەقلی تۆ ئەبێ بی بە عەریفی موزیعی یاریەکە ئێوە خاکە من موزیعی چی من لە چوو ئەزانم هەتا ناوی یاریەکارەکانم ناسانی جارە ناوی مودەڕیبەکەشم نازانی بەڕاستی چکە زۆر دوور بوو لە شتانەوە زۆر دوور بوو لە ئێمەوانەیە جۆم لە فارسیەکەش دەکرد بۆ یەخەیسە جۆموانێن فارسیشم نازانی تر بە ئارزی خۆم قسەمە کرد تێگەشتی ئەو تۆ بڕۆشت و تۆپ چۆ پێشەوە ها لە بەفە فاوڵە ئەها پەناتیە ئەها گۆڵە ئێتر هەچۆنی بوو قسەمە کرد ئەگوەر قسە بکەیت تە قسەی چی بکەن تر قسە بێنە بە جارێک وتینە جارە بیری مە سەفەرێ هەتا ناوی مودەڕیبەکەم بەغەڵەوت مودەڕیب پێشووتر ئەو وڵاتم باس کرد کاتێکە ئەو نەبوو یعنی بوو بە بەڕاستی بوو بە شتێکی زۆر لای من زۆر ناخۆش بوو تر ئەبا قسەی پێکەی نیشمان بکردار ناوبینەکە وەخت دو سەعاتین و یاری باسی چیەکەیت ئەتر لە خۆمانێ تۆ ڕۆجارێ غەڵەتشمە کرد من لە کاتێکە خەریکی هونەر بووم خەریکی وەرزشیش بووم بەڕاستی من سوودم لە وەرزش وەرگرتووە هەتا بۆ لایەنە هونەریەکەم چون من ئەکتەر بووم ئەکتەر بەڕاستی پێویستی بە لیاقە هەیە بە لیاقە و بە جەستە هەیە بە دەنگ هەیە من کە وەرزشم کردووە بە بەردەوامی وەرزشم کردووە هەمیشە لیاقەی وەرزشیم تیا بووە و تا ئێستاژە و لیاقەی کە تیا ماماوە بەم تەمەنەوانی هی وەرزشەکەمەکەوە مامۆستای وەرزش بووم هەمیشە لە ناو ساحە و گۆڕەپانە بووم هەمیشە لەگەڵ تەلەبا بوو ناو یاریەکانە تەمرین بە تەلەبە کردو خۆشم تەمرین کردو لەگەڵیانە ڕۆژوای 5 دەرسی وەرزشم و تۆ دژگەلەوەی تەلەبە ئامادە بکە اینجا پرۆڤی شانۆشم بووە چووم شانۆشم کردووە نمایشم کردووە ئەمانە هەمووی بەڕاستی هەستەکەم زۆر پێوەستن پێیەکەوانێ ئەو لیاقەی بەڕاستی ئەو لیاقەی وەرزش وای لێ کردو کە من لە بتوان لەسەر شانۆ بە تەواوەتی جەستەم بەکاربێنم بتوانم هیلاک نەبم ماندوو نەبم سوود لە هەموو بەشەکانی جەستەم بکەم لە دەستم لە قاچم لە دەنگم لە لەشم و تا ئیستاش من وەک عەبدوڵی حەمەجوان کە لیاقەممە بێ بتوانم بچمە سەر شانۆ یا بچمە بەردەمی شاش بچمە بەردەمی کامێراوە لەسەر شاشە کار بکەم
ئیستاش بەڕاستی کاریگەری وەرز لەسرم هەیە. زینانە کڕی چەندێک چوارە کڕی باش دەست خۆش بێت. بەخچی باش کەم وەخە دێمەوە بە کۆمەڵ دانیشتن بۆ ئەوان بۆ دەوامی خۆیان زیاتر من و ڕووناک پێکۆ دانیشتین بۆ ناخواردن ژین دەباجار لەسەر ناخواردن شەڕشمانە بێ. طبعا من وەکو ژیانی خۆم لە ناو مناڵەکانما لە ناو خێزانەکەمە بەختەوەرم. ئارامترین شوێن کە من تیا بژیم لامۆ زۆر خۆش بێت کە هەرچەند گرفت و کێشە و ئیلاک و ماندووکێم ماڵە بەڕاستی هەست بە ئیسراحە دەکەم لە ماڵە زۆر ئاسوودەم. گرفتی من یەک بگرفتم خێزانەمە من ڕووناکەی قەت شانستان هەیە بەخوا هاتوت لەگەڵمە دانیشتوە نەخواجینە حەز لە ڕسم گرتن نییە بە مناڵەکانم بەس باشە کچەکەم چۆ خۆی هەر دەرچووی بەشی شانۆیە ئەو گرفتی نییە بەڵامانی کەم و گرفتی ئەوە گرفتە سووریان هەیە. ئەتر ئەم باشە شانسی خۆ من یاخوا بەخێر بێت ئەو گفتەکەش خۆشە خراپ نییە دێ خۆشە زۆر خۆشە خوانێ بڕێ. باشی تیا خراپی تیا یەک ئەم دیکۆرمان خراپە تەمسیل خراپ نییە خراپی چی؟ بعضێکیان مەسرەحی یعنی شاگوهی هێنا کە ئێستا باشترن هەواڵ حەڵقا زۆر مەسرەحی ئێستا تۆزێ باشترن. من هەندێشتی خۆمە گەنوە لە ئەم ئیشی فەنی ئەم چکەم بەڕاستی بەڕاست بەڕاست بەس ئەمیش و ئەمیش زۆر ڕازگۆ بەڕازگۆ شتەکانم پێڕێت هەتاکە ڕقنا سەر کەساتی خۆش بە لە ئیشەکە هەر دایم هەمیشە ڕەختم لێ ئەگرن ڕەختم لە ئیشەکەم لە سەر و خۆشتر هەیە کە بۆیان کردووە حەزەکە سپی بۆیە هەر لە جیاتیەوەی بەحساب گەنجان کردویتەوە هەرتریان کردو نەماویتیان بچێ چۆن دوێنماوم یعنی بچوو بوویتەوە نازانم سێر دەکەم ئەو هەیبەتە نەماوە خەدەوت خەتەکلاقی بە تەسویر عێلاقی نا عراقی بۆیە شتەوە پێ لیان ناوە تۆ بە تۆ بەم دەموچاوە بەغەڵەتیش لیان ناوە تۆپەڵێکیان لا لەم لاتە تۆپەڵێکیان ناوە چۆن وابێ دیانە نابۆ من بۆ مەکردی بزانشان جا بە لەگەڵ من هاتی کاشکەم لەگەڵە نییە مکیاجیان تەواو یانە مکیاجی و قچانە ئەو لە ماڵەوەیە خەریکی نان خواردنەوە ئەنوێ ئەوە چییە؟ دەست خۆشم چیە براوەیە تۆ براوە دەستە خۆش ڕۆشتێکە بازا بدەم چی لێ کردووە دەخۆ فێرکە مەش خۆ فێرکەوە سەرکەوتوو ئەم شارە بۆیە لە باتی کارێکی شانوێسان لەم شارە 5-6 کاری شانوێ کۆمەڵی گروپەیە کۆمەڵی گروپی باشێ وەرگی شانوێ کارکەن بەڵام بەداخەوانین ئاسەکەی لە ساڵێکە 3-4 ئیش ئەکرێت بەڕاستیەوە ئەوە خەڵک ناشتێت. من
جگە لە کارێکی خۆم کە کارێکی سەرەکی خۆم و خولیای ژیانی خۆمە وەک ئەکتەری شان و درامە و سینەما سەرپەرشتی کۆمەڵێک کاری هونەریم کردووە هەروە کاری ئەدەبی حتا کاری وەرزشی چ لە بەڕێوەبەری ڕۆشنبیری سلێمانی کە لە ساڵی 92 بووم بە بەڕێوەبەری ڕۆشنبیری سلێمانی لەگەڵ هاوکارەکانم لەوێ کۆمەڵی ئیشی گەورەمان کردو کۆمەڵی پەیوەندیمان دروست کردووە لەگەڵ ئێران لەگەڵ وڵاتانی دەرەوانێ بۆیکەوە هاتوچۆ دروستکەین هاتوچۆک ئەوان کارێن هێناوە بۆ سلێمانی ئێمە کارمان بردو بۆیە هەروە لە سەرانسەری هەرێمی کوردستانیش لە هەولێر و دۆش بە هەمان شێوە ئەو پەیوەندیەمان دروست کرد و هاتوچۆیەمان هەبوو هاتوچۆی هونەریە مەبەست لەو پەیوەندیانێکەوە من و هاوڕەکانم هەوڵمان ناوە بیکەین بڵێن پردێ دروستکەین لە بینی هونەری ئێمە لەگەڵ هونەری دراوسەکانمان یا لەگەڵ هونەری جیهانیە نوقتەی سەرەکی ئەو پەیوەندی ئێمە بەڕاستی سەرەکیەوە بە تەنها گۆڕینەوەی بواری فەرهەنگی بووە لە بینی ئێمە و نەتەوەکانی کە خۆشبەختانەش ئێمە توانیمەنە لەگەڵ ئەرمینیاش و لەگەڵ ئەڵمانیاش و لەگەڵ سویدیش و لەگەڵ نەروێجیش و لەگەڵ ئێران و لەگەڵ شارەکانی کوردستان و هەتا لەگەڵ شارە عەرەبیەکان شارەکانی عێراقیش هەر بەڕاستی ئەو پەیوەندیە دروستکەین و من خۆشبەختم کێبووم لەو کەسانی کەوە بڵێم هاوکاری و دەستێکم هەبووە لەو پەیوەندیانەکەوە کراوە. باران ئەبارێ باران ئەبارێ یەکێک لە ئەو شتانەی کەوا هونەر و هونەرمەند پرشیمدارەکات خۆشەویستی خەڵکی لا دروستەکە پاچی هونەرمەندە جوانی هونەرمەندە لە هەموو ڕەفتاریە یەکێک لە جوانیەکانی هونەرمەند ئەوەیەکەوە لە هەموو ڕێگە هونەرمەند بێت لە تەعاملی هونەرمەند بێت لە عەقڵێ هونەرمەند بێت هۆشمەند بێت ئەو جوانی ئەو باسی کات ئەبێت جوانی هەموو کەسێ بێت جوانی میلەتەکەی بێت جوانی خاکەکەی بێت جوانی نیشتیمانەکەی بێت جوانی هاوڕێکانی بێت هونەر بەو جۆرە ئەبێ بە هونەرێکی جوان ئەبێ بە هونەرێکەوە خەڵکیش باوەشی بۆ بکاتەوانی هەستەکەم ژیانی من بوونی من بە بوونی ئەو خەڵکەوەیە هەتا ئەو هونەری کە ئەشیکەم بەڕاستی هونەرە بۆ ئەو خەڵکە ئێمە سەرمایی ئێمە هونەرمەند بەڕاستی خەڵکە خۆشەویستی خەڵکە منەگە خۆشەویستی خەڵک نەبێ بەڕاستی هەرگیز و هەرگیز بیر لە هونەر ناکەمەوە قەتیش بیرم لێ ناکردوانێ بۆ یەکەم جار کە بوو بە مامۆستا لە 11 ئازارە ساڵی 1970 لە دەی کانیسار تەنیش دەربەنیخان لەوێ دامەزرام تابەن ژیانی خۆم لە دەربەنیخان بوو دیەکە نزیک بوو بەیانیان نەڕۆشتم نیوەڕۆنە هاتمەوانێ کۆمەڵی بیرەوەریم بیرەکەوێتەوانێ بەس لە هەمووی خۆشتر یەکەم ڕۆژ کە هاتمە ئەم شارەوە یەکەم ئێوارە هات بەسەر دەریاچەکە لە خوارەوە لەسەر ئاوی سیروان ئەمە دەرچێت دەربەنیخان تەبەن لەسەر ئاوی سیروان لەوانە
بە بەختی من دوو بشتە پێوەیە وەکو پیرۆزبایەک لێ ئەوەی گرنگ بوو بەلای منەوانێ لەو شارە کۆمەڵی گەنجی تیا بوو کە بەڕاستی خولای هوەریان هەبوو منیش پێشنی هوەرم هەبوو حدودەن 5 شانۆگەریم نمایش کرده بوو کاتمە ئێرە یعنی خەڵک کە ئیناسیم وەکو هوەرمەندێک وەکوڕمە دەی شانوەکار بۆیە لەگەڵ کاک بەختیاری عەبدە و جالیل شێقایر کە بەڕاستی ئەوانەوە لەگەڵ مامۆستا محەموو کۆمەڵی مامۆستایی کە لەگەڵ کۆمەڵی گەنجی دەربەنی خانی و کاتە هاوکاریان کردین پێکەوە پرۆژەی نمایشی شانۆیەکمان ئەنجاممە ئەو شانۆگەری کچی خۆمەی فرۆشم ئەو نمایشە پشمان برد بۆ شاری خانەقین بۆ یەکەم جار کاری کوردی چۆ شاری خانەقینەوە کە بەڕاستی بینەرێکی زۆر زۆری هەبوو خۆشبەختم بووم بەیکێ لەو کەسانەی کەوە یەکەم بنیاتی شانۆ لەم شارە سەردەستی من و کۆمەڵی هاوڕێم بووە منە ناسم؟ چەند ناسێ چە منی بینیوە؟ لە فلیمە هەستان لێتی لە فلیمەکە؟ تەلەڤیزۆنی ئەزانم بە قسێ خۆشتا بۆ بکە دوایەگە لەمە بگرم بزانم من پێش 42 ساڵەوە پێش لە مەکتەبە مامۆستام لە مەکتەبێریەوە ساڵی 1970 لەم هۆڵە ئەم هۆڵێکم هۆڵە لای یەکەم شانۆیش کە کردومانە بە لەم هۆڵە کردومان ئێرەمان کردو بە تەختەی شانۆکە کۆمەڵی خەڵکی دەربەری خان ئەکتەر بوون لەو نمایشە کاریانە کرد لێرە چەند ڕۆژێک نمایشمان کرد ئەلێرە قەڵەباڵغیش بوو هەموو ڕۆژێک خەڵک هات بۆ سەیری ئەلا لەم هۆڵە ئەو خۆی ماوەتەوانێ طبعا سەر شانۆکمان زانین بەچی دروستە کێ زانێت بەچی دروستمان واروان تەخت نەبوو هێنا لەسەر شانۆ بەرز بێ خەڵک لاژێ سەیری کات لە چی دروستمان کردوێ باشە بزانم کێ زانێ چی دێ مێزی چییە وەختە هەبوو مێزی کە بتوانین لێرە بەکاری بێنی مێزی چی مێزی یانی چیە سەرکێ زانی مێزی چیە تێنس مێزی تێنسمان هێنا بۆ ئەلێرە داماناوە و لەرە نمایشەکەمان ئەلێرە ناکرد ئەوانەیە کە شیان کرد خەڵکی ئەم شارە بوو منش لەگەڵیان بوو شانۆیەکی خۆشمان کرد بە ناوی شانۆی کچی خۆمەی فرۆشم چەند دەرس موهیمە دەرسەکانی کە هونەری ژەومە گرنگە تۆ بە هونەرەکەت یا بە وەرزش ئەتوانی خۆ شانی کێ بێت شانی دنیا بێت قام چۆن زانیت من مفتیشی گشتی گەورەم پیاوی گەورە بە حەرەکات و سەکەنات یا دیارە ئافرم ڕاستەکەیە من بەنهێنی هاتبووم بۆ شارەکەتان تا بزانم ئوموری دەوڵەت لەم شارە چۆنە ڕابەرێگاوە بەسەری تۆ
بەسەری خۆشم بە گۆڕی فاتەی ژن خوشکیشم تەسبیحا دەکاتەی مریشکی سوورە و کراومان هەیە سوورەڵێکیکەوە خۆشیان وەڵای قوتیاتەوە دەرە خۆشی برسێتی بلا خۆ برنجیشمان هەیە بە ذاتی خوا خۆشم برسیمە ناڵێم بلا خەمنە بێ مردوو مرێ لە مەشا شەریکی خەمن نەوێ هەر پارەمان دەست کەوت بەیانی بۆی دەرەچین ئەزانی بلا کچی قایم قام زۆر جوان خوا مبارەکیکە خوا مبارەکیکە مەرحەمەتێکی باشەوە واتم ئۆغرەکەی گەورم کاک و ماڵی ماممە چمویەمە بلا ئەو چاکەتم بۆ دێنە خێرا خۆم کردم خۆم ئەجینا ساحەبی پارەی باش پەر جیرفانەکانم بوو لە پارە بەڵام لە ماوەی چارەکە سەعاتێکە ئەو نعلەتە جیرفانەکانی بەتاڵ کردمەوە خستمە سەر سارجی عەلی خۆ ئاهلی ئەم شارش بووە پیاو دانی ئەوەنە بێتە دەرەوە فرسە بە ئینسان بە قەرچنە بەخوا نەیەم ئای قایم قام ئەبێ لە هەمویان سەرم لە مدیری المەدرسە لە بەڕێوەبەری نەخۆشخانە لە هەمویان لە تاجرەکانیش هیچ شتێکیان لێ وەرەگرم جیرفانمان پڕەکەین و بۆی دەرەچین شانەوە ئاوێنی ژیان ئەو شێر و سیحراوەیەکەوە خزمەت بە ڕۆڵی مرۆڤایەتی